دووجار هاوڵاتیبوونی ئێمە وەک شوێن کەوتوانی عیسا مەسیح لەسەرمانە هاوڵاتیەکی باش بین بەڵام ئەگەر داوامان لێ کرا کارێک بکەین پێچەوانی وستی خوددا بۆ ڕەتی بکەینەوە ئەرکا لەسەر شانمان لە بنەما نووسراوەکان لا نەدەین. ئەم بنەمایە بە شێوەیەکی زۆر ڕوون لە بەشی دواتری کتێبی کرداردا خراوەتە ڕوو. کەنیسا گەشتی دەکرد و ژمارەی باوەڕداران ئیجگار زۆر ڕووی لە زیادبوونی بوو. هەزارەها یەهودی باوەڕیان هێنا و مەسیحیان وەک ڕزگارکار قبوڵ کرد. ئەمەش وەک هەرشەیەک وەها بوو بەتایبەت بۆ سەرکردە یەهودیەکانی ئۆرشەلیم. هاراشەیەکی گەورە بوو. با ببینین چی ڕوویداوە و ئەو بەشە بخوێنینەوە کە لەژێر ناوی زینداندایە ئەو ڕقەی بەرامبەر بە نێردراوان هەبوو وای کرد بخرێنە زیندانیەوە. ئەم ڕستانە لە کرداردا بەشی 5 لە سەرەتای ژمارەی 17 دەخوێنینەوە. بەڵام سەرۆکی کەهینان و هەموو ئەوانەی لەگەڵی بوون لە ڕێبازی سەدوقی هەستان و پڕ بوون لە ئێرەی نێردراوانیان گرت و فێریان دانا زیندانی گشتیەوە. لێرەدا ئاماژە بۆ گروپێکی ئایینی دەکرێت بە ناوی سەدوقیەکان. لە سەردەمی عیسەدا دوو گروپی سەرەکیی ئایینی بۆیان هەبووە دوای ئەوەی عیسا بەڕەو ئاسمان بەرز بووەوە و کلیسا لە ئۆرشەلیم دامەزرێت. سەدوقیەکان و فەریسیەکان هەبوون. سەدوقیەکان ڕەتیان دەکردەوە مردوو زیندوو ببێتەوە بەڵام فەریسیەکان بۆ پەچوانەوە باوەڕیان بە زیندووبوونەوە هەبوو. فەریسیەکان نوێنەرایەتی هێزی سیاسییان دەکرد لە ئۆرشەلیم و سەر بەچینی ئەرستۆکرات بوون. پارەدار و دەستدرۆشتوو بوون و لەوێ لە سەندەرۆمیدا ئەندامیان هەبوو. سەندەریوم ئەو 7 پیاوە بوون کە فەرمانڕەوایی هەموو یەهودیەکانیان دەکرد. و لێرە ئاماژە بۆ ڕاستیەک دەکرێت کە سەدوقیەکان بوون بە گژی نێردراوەکاندا دەچوون و پڕ بوون لە ئێرەی وڕق. نێردراوەکانیان گرت و خستیانە زیندانی. و شتێکی تر هەیە پێویستە لەژێر ڕۆشنیای ئەم بنەمایە لێ تێبگەین دەربارەی ئەوەی لە ئۆرشەلیم ڕوویدەدا. حکومەتی ڕۆما دارەدەستی سەندەریوم بوو کە دەسەڵاتێکی گەورەیان لە ئۆرشەلیم هەبوو چونکە ناوچەی یەهودیەکان وێڵایەتێکی یەهودی بوو. ڕاستە سەر بە ئیمپراتۆریەتی ڕۆمە بوو بەڵام ڕۆمیەکان دەسەڵاتێکی یەکجار زۆریان بە سەدوقی و فەریسیەکان و سەندەریوم بەخشی بوو. سەندەریۆمەش لەو دوو گروپەی لەخۆ گرتبوو بەڵام یەکێک لەو شتانەی کە لە دەسەڵاتی ئەوەندا نەبوو کوشتن بووە. ئەمە تەنها لە دەسەڵاتی ڕۆمیەکاندا بووە بەڵام جگا لەوە تەواو ئازاد بوون. هەر بۆیەش کاتێک نێردراوان بەنگواز فێرکاریان بڵاو دەکردەوە و ئەمە وەک هەرشەیەک بۆ خۆیان دەبینی ئەوان پۆلیسی پەرستگا دەسەڵاتی ئەوەیان هەبوو بێنگەرن و بیان خەنە زیندانیەوە. ئەمە باگراوندی ئەو ئایەتی ئێستا بوو کە خوێندمانەوە. موعجیزەی دوای ئەوە دەربازبوونیان بەدی دەکەین کە لە سەرەتای ژمارە 19ەوە دەست پێ دەکات بەڵام فریشتەیەکی یەزدان لە شەودا دەرگای زیندانیەکەی کردووە و بردنیە دەرەوە و گوتی بڕۆ بۆ حەوشەکانی پەرستگا و ڕاوەستان تەواوی پەیامی ئەم ژیانە بە خەڵکی بڵێن. خاڵێکی زۆری گرنگ لۆقا دەڵێت کە فریشتەکانی خوددا دەرگای زیندانیەکان کراوە و شتێکی دی گرنگ سەدوقیەکان ئەو گروپە پڕ لە ئێرەیە ئەو گروپە بەدەسەڵاتە کە باوەڕیان نە بە فریشتە و نە بە هیچ جۆرە بنەوەرێکی ڕووحی نەدەکرد. کارێکی جوان نییە ببینین فریشتەکانی خوددا ئەو نێردراوانە لە زیندانی ڕزگار بکەن وەک ئەوەی خوددا بیەوێت بە سەدوقیەکان بڵێت. نیشتان دووەم کە فریشتە بۆنی هەیە. دووبارە بیر لە سیاقەکە دەکەینەوە
سەدوقیەکان سندۆریم کە لەم بابەتە تێکۆڵا بوون. دەستیان لەم کارە هەبوو، ئاگاداری ڕووداوەکە نەبوو. بڕیار دەدەن نێردراوەکان لە زیندان بهێننە بەردەم سەندەریۆم، بەڵام کە دەچن دەبینن لەوێ نەماون و دەبیستن کە جارێکی دیکە ڕۆیشتوون بۆ پەرستگا و بانگواز دەکەن و خەڵکی فێر دەکەن، بۆیە بڕیار دەکەن ئەم جارەیان زۆر وریاتر دەبن و دەیانگرنەوە دوو پاتکراوەتەوە کە ئەم جارەیان زۆر زیاتر ئاگادار بن، چونکە لەو خەڵکانە دەترسان کە نێردراوەکانیان خۆش دەویست، دەترسان خەڵکی لێیان هەڵگرێتەوە و ڕەجمیان بکەن، بۆیە بە ئارامی دەچن، دەیانهێننەوە لە پەرستگاکە دەیانهێنە بەردەم سەندەریۆم. وەرن با بزانین چی ڕوودەدات کاتێک دەبردرێنە بەردەوام سەندەریۆم ئەو هەفتە پیاوە ژمارە 28 دەخوێنینەوە. بۆ توندی فەرمانمان پێکردن، خەڵکی بەم ناوە فێر ناکەن. بەم ناوە مەبەست ناوی عیسایە، ئەوەتە ئۆرشەلیمتان لە فێرکردنەکەتان پڕ کردووە و دەتوانێت خوێنی ئەم پیاوە بخەنە ئەستۆمان. پەترۆس و نێردراوان وەڵامیاندایەوە، دەبێت گوێڕایەڵی بۆ خودا بێت زیاتر لەوەی بۆ خەڵک. ئەمە بانگەشەیەکی زۆر بەهێزە، ئەمە ناوەڕۆکی بنەمەی ئەمڕۆمانە. ئەو بنەمەی بەسەر هەموو کۆلتورەکاندا بەزدەدا. پەترۆس بۆیان ڕوون دەکاتەوە بۆ نەتوانێت گوێڕایەڵیان بێت، چونکە ئەو دەبێت گوێڕایەڵی خودا بێت. سێم بانگەشەی ڕاستوخۆ لە کتێبی کرداربوونی هەیە لە بەشی 5 ئەم بانگەشانە هاوارەکەیان زیندووبوونی عیسای خودای بەو پێرانمان عیسای هەستاندووە، ئەوەی بە هەڵوەسێنی لەسەر دار کوشتتان. لەم بانگەشەیدا نێردراوان دەڵێن ڕاستە کە ڕۆمانیەکان مەسیحیان لە خاتزە، بەڵام ئێوە سەرکردەکانی یەهود ئێوە دوای لە خاتزدانیان کرد. ئێوە هەردوو لە یەهودیەکان و گەڵان بەرپرسیان لە مردنی، بەڵام ئەو زیندووە، بۆیە ئێمە ناتوانین بێدەنگ بین. لە بانگەشەی دووەم عیسا میسا و ڕزگارەکەرە لە ژمارە 31 دەفەرمۆیت. خودا ئەوەی وەک سەرۆک و ڕزگارکار بۆ دەسەراستی خۆی بەرز کردووە تا کوتۆبەکردن و لێخۆشبوونی گوناه بە ئیسرائیل ببەخشێت. ناتوانین بێدەنگ بین لەمە. سێیەم، تەنانەت ناتوانین بێدەنگ بین لەمەی کە وادێت ژمارە 32. ئەمە داوای عیسای مەسیحە لە ئێمە شایەتی ئەم شتانەین، هەروەها ڕوحی پیرۆزیش ئەوەی خودا بەخشێویەتیە، ئەوانەی گوێڕایەڵن بۆی. لەم چرکەسەتەدا بۆ داواکاریەکەی عیسا مەسیح دەگەڕێینەوە لە کتێبی کردار 1:8. داواکاریەکەی عیسا هەر لە بنەرەتەوە بۆ نێردراوان بوو. گەر لە سیاقەکەش بڕوانین دەبین کە قسە بۆ ئەم 11 پیاوە دەکات، بەڵام کاتێک ڕوحی پیرۆزتان دێتە سەر هێز وەردەگرن بۆ من دەبنە شایەت لە ئۆرشەلیم. لەکوێ لە ئۆرشەلیم؟ نێردراوان دەڵێن لەبەر ئەمەیە ناتوانین بێدەنگ بین، چونکە عیسا وستی بۆ کردوین ببنە شایەت بۆ ئەو لە ئۆرشەلیم ئەوان لەوێ بوون. دواتر عیسا دووچاکە فراوانتر دەکاتەوە و دەفەرمۆیت هەموو یەهودیە کە ئەو کات وێڵایەتی یەهودی بوو، ئەوسا و سامێڕا کاتە ئەو پەریزەوی. بە مانایەکی دیکە ئەمە هۆکاری گوێڕایەڵیمانە، هۆکارە بۆ ئەوەی کە ناتوانین گوێڕایەڵی ئێوە ببین لەم بابەتە. بابەتێکی دیکە گرنگ بوونی هەیە لەگەڵ بڵاوانەوەی مەسیحەتدا لەگەڵ ناوچەی ئۆرشەلیمەوە بەڕەو ناوچەی ئیمپراتۆریەتی ڕۆمانیەکان. ڕۆمانیەکان هەر خۆیان باڵەدەست بوون، شتەکان گۆڕانکاریان بەسەردا هات بوو و نێرۆن لە دەسەڵاتدا بوو. پەترۆس ئەم واتە دەنووسێت بەر لە مردنی
بە ماوەیەکی کەم. ئەوەشی دەزانی کە دۆخەکە جیاوازە لە دۆخی ئۆرشەلیم و یەهودیەکان. ئەوان لەم کاتدا تەنها وێڵایەتێک نەبوون لە حکومەتی ڕۆمانی بڕێک دەسەڵاتیان پێبەخشراوە، بەڵکو ئێستا خودی حکومەتی ڕۆمانین. بۆیە پەترۆس ئەم دێرانە دەنووسێتەوە بۆ کاتی سەڵخەتی و نەخۆشیەکان لە هەموو ناوچەکانی ئاسیەدا. کێ ئازارتان دەدات ئەگەر بۆ چاکە دڵگەرم بن، بەڵام ئەگەر لەبەر ڕاست و دروستی ئازارتان جێژت، ئەوە خوزگە بە ئێوە مەترسن لەوەی کە ئەوان لێی دەترسن. مەتۆقن، بەڵکو مەسیح وەک پەروەردگار لە دڵتاندا تەرخان بکەن. هەمیشە مەسیح بکە بە یەکەم لە ژیانتدا. لە هەر کۆیەک بووی، هەر چیەک بوو دۆخەکە پێکەت، هەر چیەک بوو دۆخی حکمی هەر چۆنێت بێت. هەردەم ئامادەین بۆ وەڵامدانەوەی پرسیاری هەر یەکێک سەبارەت بەم هیوایەی لە ئێوەدایە، بەڵام بە دڵنەرمی و ڕێزەوە. بە واتایەکی دیکە هەندێک دۆخ هەیە وا باشترە بێدەنگ بن، بەڵام ژیان واتان لێ دەکات. پرسیار بکەن هۆکاری هیوای ئێوە چییە؟ چیرۆکی پیاوێکی ئەفریقیە کە بانگوازی بۆ پەیامی ئینجیل دەکرد، بەڵام لەبەر ئەوەی بانگوازی بۆ ئینجیل دەکرد، ئەو خەڵکانە دەسەڵاتدا بوون کە لە سیستەمی حکومدا بوون. دەمەنچەیان خستە سەر سەری و پێیان وت دەتکوژین. ئێمە وەڵامی ئەو پیاوە بوو، ئێوە من دەکوژن. بەڵام دەکرێت شتێکتان پێ بڵێم. پیاوەکان وتیان دەی. بە نەرمونیانی پەیامی مەسیحی لەگەڵ بەشکردن و وتی کە مەسیح لە پێناوی ئەوان مردووە. ئەوسا پیاوەکە وتی بینین دەمانچەکە لەسەر سەرم لابرد و دوای ئەوەی شایەتمانی تەواو کرد. ئینجا پیاوە دەمانچە دەستەکە چووە لای ئەوان دیکە کە ئەوانیش دەمانچەیان پێبوو و ئامادە بوون بیکوژن. پێیان وت ئازادی بکەن. لە کۆتایی چیرۆکەکەش پیاوە دەمانچە بە دەستەکە چوو بە داویدا گرا و چوو بۆ لای بۆ ماڵەوە و لە دەرگەی دا و پێی وت دەمەوێت شتێکت لێ بپرسم. تۆ ئەم بۆریەت لە کوێوە هێناوە کە وای کرد ئەوە کارە ئەنجام بدی وێرای ئەوەی ئەوە پیاوی دەمانچە بەدەستە سەر بە ئاینێکی دیکە بوو باوەری بە عیسای مەسیح هێنا. کاتێکیش بیر لە واتایەکی پەترۆس دەکەینەوە دەبینین چیرۆکی ئەم پیاوەدا دێتە دی. هەردەم ئامادە بن بۆ وەڵامدەوەی پرسیاری هەر یەکێک سەبارەت بەم هیوای لە ئێوەدایە، بەڵام بە دڵنەرمی و ڕێزەوە. هەروەها وجدانێکی باشتان هەبێت هەتا ئەوانەی بوختان بە سەربوردا باشەکانتان دەکەن کە بەرهەمی یەکبوونەتانە لەگەڵ مەسیح، کە قسەکانیان شەرمەزار بن، بەڵام لە دۆخێکی تەواو جیاوازە لە ڕووی کۆلتۆریەوە. پۆلس لەم باڕیەوە لە ڕۆما بەشی 13 دەفەرموویت بە هەموو کەسێک مەڵگەچی دەسەڵاتدارە فەرمانراوەکان بێت باز لە دەسەڵاتی و حکومەتی ڕۆمانیەکان دەکات، چونکە دەسەڵات نییە لە خوداوە نەبێت. ئەمە ئەو پەیامە بۆ کە بۆ گەڵی ڕۆما نووسرا بوو. ئەوان لە پایتەخت دەژیان و نێرۆن لە سەردەسەڵات بوو و ڕقی لە مەسیحیەکانیش دەبووەوە. لەگەڵ ئەوەشدا بە هەموو کەسێک مڵگەجێ دەسەڵاتدارە فەرمانکراوەکان بێت، چونکە دەسەڵات نییە لە خوداوە نەبێت، جا ئەوەی هەیە لەلایەن خوداوە ئیتر ئەوەی دانراوە. بەرهەڵەستی دەسەڵات دەکات، بەرهەڵەستی دانراوی خودا دەکات، بەرهەڵەستەکارانیش حکومدان بەسەر خۆیان دەهێنن. دەبینین پۆلس بە حکومەتەکان دەڵێت خزمەتکاری خودا نەک خزمەتکردنی یەکتر وەک ئەوەی لە ئێمە داوا دەکرێت، بەڵکو خزمەتکاری خودا بۆ ڕاگررتنی سیستەمی کەلتور و کۆمەڵەکەکەمان. بۆیە ئەم بنەمایە لەسەر هەموو دۆخ
و ڕەشەوەیەکدا جێبەجێ دەکرێت. باجارێکی تر بێڵینەوە وەک شوێن کەوتوانی عیسای مەسیح لە سەرمانە هاوڵاتیەکی باش بین، بەڵام گەر داوامان لێکرا کارێک بکەین پێچەوانەی وشتی خودا بوو ڕەتی بکەینەوە، ئەرکا لەسەر شانمان لە بنەما نووسراوەکان لا نەدان. ئەمەش ئەو پرسیارەیە کە دەبێت بیری لێ بکەینەوە بەشێک لەو تەحەدا و ئاڵانگارایانە چین کە باوەڕداران لەم ڕۆژگارە ڕووبەرووی دەبنەوە دەبێت هەڵبژاردن بکەن لە نێوان ئەوەی دەبێت مڵگەچی خودا بن زیاتر وەک لە مرۆڤ و لە هەمان کاتدا ڕێز لە حکومەتەکان بگرن، چونکە خزمەتکاری خودان ئەو تەحەدیایەی لە کاتی جێبەجێکردنی ئەم بنەمەیدا ڕووبەڕوومان دەبێتەوە ئەوەیە هەموومان ڕووبەڕووی دۆخی دیاریکراو دەبینە و لەگەڵ حکومەتەدا لە هەمان کاتیشدا بانگکەشکردن بۆ مەسیحەت نابێت لەو بنەمایە لابدەین کە بریتیە لە ڕێزگرتن لە یەزدان و خاوەن پێگەی یەکەم بێت لە ژیانماندا. ئەمە تەحەدیەکە و خودا توانە بە هەموو کەس دەدات لە هەموو شوێنێکدا جێبەجێ بکات. سرارەی ئەوەی جێبەجێکردنی هەندێک کات ڕەنگە بەرەو مەرگ بمان بات. هاوشێوەی ئەوەی لە سەردەمی یەکەمی دامەزراندنی کەنیسا ڕوویدا. بەدڵنیاییەوە پۆڵس نمونەیە بۆ ئەو شتە ژیانی خۆی بەخشی بۆ بانگوازکردن بۆ ئەنجیلی عیسا مەسیح با نوێژ بۆ یەکدی بکەین، نوێژ بۆ ئەو کەسانە بکەین کە ڕووبەڕووی ئەو دۆخانە دەبنەوە لە سەرپای جیهان. ئەم شتێکە ڕەنگە زۆرێک لە ئێمە لێ ئاگادار نەبێت. با نوێژ بکەین بۆ ئەوەی هەمیشە بە ئاشتی و سەلامەتی بمێننەوە و هەموو تەمەنمان سەرپێچی لەو بنەمایە نەکەین کە فێرمان دەکات پێگەی و مەسیح یەکەم بێت لە ژیان و دڵماندا.